ئافرەتانن کە لەناو هەموو کۆمەڵگایە دیندار ئافرەت دینداری ئافرەت خۆی داپۆشیوە و ئەوەی کە زۆر متەدەین بووە نیقابی بەستووە. سەیری کە ئەمە ساڵی 1900 لە چێندەرە لە بەریتانیا سەیری کە بزانە تاخۆ یەک دانە سفوری تێدایە ساڵی 1900 پێش ئێشتا ئەلمانیت هاتیو بەڵام وە تۆخ نەبوو بوو و ڕەجی خۆی دانەکوتی بوو. سەیری کە بزانێت تاخوا چەند ئافرەتی سفورە بینی و چەند ئافرەت ئەبینی بە کۆڵۆن و سترێت و چەندیان ئەبینی قژیان دیار بێت کە ئێستاکە بۆمان تەفسیرەکەن کە ئەنەما قژ دەرکەوتن لە ئیسلامدا نییە بەڵکو خۆ داپۆشین سینگە کە ئەمەش بەڕاستی درێکی زلە. سەیری کە هەموو ئافرەتان خۆیان داپۆشن خۆیان داپۆشیوە ساڵی 1900 بزان ئەو ئەلمانەتە چی لەوانە کردووە لەچکی پێفڕەداون و لە دایکاتی خستونە و ڕێژەی خۆکوشتن و خۆسووتاندن لەناوێندا چەندە زۆرە و دایکاتیش هەر نەماوە و ڕێژەی دانیشتوان بەرەو کەمبوون ئەچێت لە وڵاتانەدا وردە سەیریکە هەمویان خۆیان داپۆشیوە یەکێکیان قاچیشیان دیار نییە هیچیان دیار نییە. سەیریکەن بە چای خۆتان ئەیبینن ها یعنی شتێکی زۆر زۆر نامۆیە کە ئافرەتێک ببینیت کە خۆیدا نەپۆشی بێت بەڵکو هەر سەیرە حەیا فراحە چونکە الحەیا شعبة من الإيمان شەرم بەشێکە لە ئیمان بۆی ئافرەتانی داوێن پاک شەرمیشیان هەیە. سەیریکە منقەبە ها نیقابی بەستووە و دەمچاویشی دیار نییە باشە ئەی باشە ئەمە نەریتی عەرەبە کەمە بەریتانیایە لیتوانیا سەیریکە سەیری ئافرەتەکان بکەن بزانن چۆن خۆیان داپۆشیوە. خۆی ئافرەتی سفور و قاچ ڕوت والله پیاو پێ ئای بە قاچی ڕوت کات یعنی پیاو بە پیاوەتی خۆی پێ ئای بە قاچی ڕوت کات ئاشە ئەو ئافرەت دەری چ ئافرەتێک بێت قاچی خۆی ڕوت بکات یان سینگ و سەدەفی خۆی بەدەر بێخێت. سەیریکە مەقدۆنیە سەیریکە ئایا ئافرەتێک هەیە خۆیدا نەپۆشی ئایا سینجی چیان دیارە شتی مەحاڵە ئەو نامۆیانە ئەم دینە ئەلمانێتە بزانە چی بەو خەڵکە کردووە چۆن. سەیریکە ئەمە ئائیلە ئیمپراتۆریەتی نەمسایە ساڵی 1916 کە خێزانەکانن هەر هەمووی نیقابی بەستووە. سەیریکە هەمووی نیقاب ئەمە ئائیلەی مەلیکن ئیمپراتۆریەتی نەمسە ساڵی 1916 ئایا ئەمانەش لەسەر دابوونەریتی عەرەبن کە ئێمە ئێستا بۆمان تەفسیرەکەن. سەیریکە یۆنان ساڵی 1921 ئەمانەش دابوونەریتی عەرەبە یان ئەمە دابوونەریتی پاکانە یان ئەمە دابوونەریتی خاوەن ژیرە خاوەن عەقڵەکانن. سەیریکە سوید ئەجا لە سەیریکە گەر دیقەت بدەیتێ لە ئەڵمانیا و لە سویدوانە لە ژێر جلەکانیان ئێستا ئەو ژێر جلەکانیان وەکو گۆزەیەک وایە گۆزەیەکی باغا بینیت لە ناوەندێ بیبڕیتەوە لەسەر ئەو کەلەکەی خۆیان دانن بە کندرێکە ئەی بەستنەوە ئەوجا تەنوڕەکە یاخود ئەو عەزیە لە بەریاندایە لە بەری ئەکەن بۆی کە جلەکان بە سمتیانەوە نەنووسێت بۆی کە بەرینی بێتە خوارەوە. ئەمە لە کەلتوری کۆنی ئەوڕۆپیەکاندا هەبووە. ئیرلەندیون لە کاتێک ئاگەنە چێندەکە گەیشتنە ئەمریکا کۆچیان کرد بۆ ئەمریکا ئیرلەندیەکان سەیریکار هەمویان نیقاب و حیجابە وەکو دایکانی خۆمان پێشتر کەوابوون. سەیریانکە ئەمە فەڕەنسایە هیچ ئافرەتێک نابینیت بەو سفوریەی کە ئێستاکە لەو 50 ساڵی ڕابردوودا ڕوویداوە. ئیتالیا سەیریکارە هەمووی حیجاب نیقاب. سەیریکە ئەگەر ئافرەتێک لەو کاتێدا یعنی 60-70 ساڵ بەر لە ئێستاکە ئەگەر سفوربایە هە لە ناو کۆمەڵگای ئەوڕۆپی و ئەمریکی جێگای نابووە سەیریکە ئەڵمانەکانکە کەواتە ئەی باشە بۆ ئێستا نیقاب و حیجاب قسەی لەسەرەکەن و دژایەتیەکەن لەبەر ئەوەی یەک تاوانیان هەیە لەبەر ئەوەی ئینەهم ئوناس یەتەطەهەڕون. خوای گەورە باسە فەرمێت بەوەی کە قەومی لوط بە لوط عەلەیهی سەلام و بە ئیماندارەکانن ئەوە چی ئەوانە کەسانێکن پاکن یعنی تاوانیان کردووە کە ئەوانە پاکن نای بە پاچی بمێنەوە. بۆی ئەمڕۆ جیهان و ئیعلام و با بڵێن کە جیهان بەدەستی عەلمانیەکانە ئیعلامیشە بەدەستی عەلمانیەکانە بۆی هێرشێکی زۆر ئەکەنە سەر حیجاب و نیقاب لەبەرچی وەکو ئەو کاتەی قەومی لوط تاوانیان هەیە. تاوانەکەشیان چی ئەوەی کە ئەوانە ئوناس یەتەطەهەڕون ئەمانە کەسانێکن پاکن بۆی لەناو پیساندا پاچی جێگای نابێتەوە. بۆیە لە قوتابخانەکانە مەمنوعە لە کولیەکان مەمنوعیانەکەن و لە شەقامەکانە قسەیان پێ ئەڵێن دوایش باسەکەن کە چەندیان کە چۆن
قرار ئەدەن و چۆن قسەکەن لەسەر حیجاب بۆی کە لە هەموو جێگایەکە مەمنوعی بکەن هەروەک چۆن ئەتاتورک کردی هەر چۆن تونس و جەزائیر و میسر و ئەوانە کردیان ئەیانەوە لە وڵاتەکانی هەموو جیهانە ئەم نیقاب و ئەم حیجابە مەمنوع بکرێت چونکە ئەو هێرشە ناڕەوای لە بەتایبەتی لەو 50 ساڵەی ڕابردوودا بە تەواوی هێرشەکەنە سەر ئافرەتەکان بۆی کە لە دایکاتیان بێخن و بیان خەنە سەر شەقامەکان و ناو بازارەکانە بۆ بەگەڕخستنی بازارەکانیان.